کچە جوانەکان ئاڵتون مەبەستنەوە بە پرۆسی زەواجەوە پرۆسی زەواج ئەنجام بن ئەگەر بێ ئاڵتونیش بێت چکم خۆتان ئاڵتونن داواشەکەم 5 کەشکەم کەنەوە نرخی زێڕ بۆ هەر عیارێک لە بازاردا چەندە؟ سەرەتا بەخێر بێن بڵێم بە چەنە بە بەرزترین ئاستە لە مێژووی خۆیە نزیک بۆ تۆ لە 810,000 ئایری 21 ئەم بەرزبوونەوەیە ئەوەی لە هاوڵاتیان کردو ئاڵتون بکردن یاخود بیفرۆشن قوربان جان خەڵک ئێستا بە هیچ شێوەیەک نەگەێسا زەمەنی تا چەند ساڵێکی پێچوە کەس ئاڵتون نافرۆشی و پارەکەی دانێ خەڵک فێر بووە ئەو پاری کە هەیەی بڕێکی باشی لێبا بە ئاڵتون تێگەشتی ئەجیناوەکو ئاڵتون فرۆشتن نافرۆشتێت لە مای ئەم چەند ڕۆژدا کە خێرا بەرز دەبێت و نرخەکان هیچ کەسێک ناتوە ئاڵتون بفرۆشێت نەخێر بەعکسەوە ئێستا ئێمڕۆمە لە بەیان و دیسان و کێشەیەمان هەیە سەبیکە ینی با بڵێن ئەوانی سەبائیکەن وەکو لیرە و ئەوە لە بازارە زۆر کەم بۆتەوانێ و نییە کاری ئەم کڕینە چیان کڕینە ئایا هاوسەرگیری لە چه ئاستێکدا ئەمە کاری تاشن کاریگرسی هاوسەرگیری دروست کردو ڕاستە کێشەی هاوسەرگیریمان هەیە ئێستا خەڵکیی زۆر وەستاوە ئیمڕۆ بۆ بەیانی هەر بەرزە بێتەوە بەڵام من لە هەموو کاتەکانە وتومەتکاتان لێکەم کچە جوانەکان ئاڵتون مەبەستنەوە بە پرۆسی زەواجەوە پرۆسی زەواج ئەنجام بن ئەگەر بێ ئاڵتونیش بێت چکم خۆتان ئاڵتونن بەرزبوونەوەی نرخانەدا هیچ کچوکڕێگە بۆ هاتبێتنە ئێرە بەهۆی بەرزبوونی نرخی ئاڵتونەوە گرفتیان بۆ دروست بووبێت نا خۆیان ڕێکەوتون ئەزانن کێشەکانیان ئیمڕۆ لەو ئاستەیە کە چاوەڕوانیەوە نەکەن لەمە زیاتر بەرز بێ دیادابەزێن نەخێرەوەوان خۆیان پێشتر ڕێکەوتون و کارەسانیان بۆ خۆیان کردووە سوپاس بخوا ئەم کەمترین بڵێن کە دوو ئەڵقەیان کردووە کەمترینە ناتوانین زۆرترینمان پێ بەراورد بە ڕابردوو ئەڵێن با نەیڵێن باشترە ئەمانێ پرۆسەکان کەس دڵی لە خۆی دانەمێنێ بەڵە جاران با بڵێن ئەگەر 20 مسقال و 30 مسقال بێ ئێستا هاتۆتە سەر 5 مسقال بۆ 10 مسقال داواشەکەم 5 کەشکەم کەنەوە هیچ نسبەیەکی ستاندەر دروست بووە نەخێر نییە